سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگیەکانی ئێمە ئەو حکومە بەسەرمانە سەپاندە بێت کە ئێمە نەتەوەیەکی بە درێژایی مێژوو بەم کۆناغا ناهەموار و تەندروستەیە تێپەڕبووین بۆیە ئەمەش بۆ معنایی نییە کە ئەمە ئیتر ئێمە ڕێگری لە خۆمان بکەین کە لەبەرەوەی ئێمە بۆ کۆناغەیە تێپەڕین بەڵام سەر ڕێ ئەوەش ئێمە زمانمان بەڕاستی زمانێکی لۆکاڵیە فەرهەنگمان فەرهەنگێکی لۆکاڵیە نەمانتوانیوە سوود لە ئەزمونەکانی دنیا وەربگرین بەو شکڵی کە ڕێگری لە ئێمە گیرە ئەوەی خوێنەرمان کەما و دنیابینیشمان بەو شکڵە نییە کە لەناو گوتاری ڕۆشنبیری کوردیدا هەیە خوێنەرمان کەما بەڵێ خوێنەرمان کەما دنیابینیمان بۆ ئاراستەیە نییە بەڵێ وایە بەڵام چارەسەر چییە کێشەکانی ئێمە چییە بۆ چۆن ئێمە بتوانین ئەم کێشەیە بگەینی بە خوێنەر بۆ ئەوەی بەو ئاراستەیە کە ئێمە ئەمانەوێت لێرە قسەی لەسەر بکەین بۆ ئاراستەیە بخوێنێتەوە یا بۆ ئاراستەیە دنیای فەرهەنگی کوردی بەسەر بکاتەوە تەوەری دووەم یا باسی دووەم ڕاستی ئەو کەسانن کە دەست بۆ هەموو خوێندنەوە بۆ هەموو کتێبێک ئەبن دەست بۆ ڕۆژنامە ئەبەن دەست بۆ کتێبی چیرۆکە بەن دەست بۆ شعر ئەبەن دەست بۆ کتێبی بواری ئابووری ئەبەن دەست بۆ فەلسەفە ئەبەن بەڵام لە نەتیجەیە پسپۆریەکیان نی کە پسپۆریەکیان نییە خوێنەرێکی ئاڵۆزیان لێ دەبێت خوێنەرێک کە بێ ئەزمون بەوەی کە هەمووی لەسەر یەک کەڵەکەکە بەبێ ئەوەی سوود بە هیچ لایەنێک نووسینانە یا بۆ فکرانە یا بۆ چیرۆکی شێرانە بگەێنێت زۆر جار قسە لەسەر قۆناغی بنەڕەتی یا قۆناغی بنەڕەتی ئەم مناڵە بە ترس گۆشکراوە یعنی سەیری کە هەمومان من ئەلەم ڕۆژانەیان قابلەیەکم بینی لەگەڵ کەسایەتێکی پەرلەمانتاری شیعە بەڵام پیاوێکی عیلمانیە پێی وت ئەنتە ما خاف من الله وکیلە یعنی بۆ خواتان کردووە بە جەلات خوا ئەبێ هەمومان خۆشمان بووە بۆ لێی بترسی یعنی ئەم شتانە لە سەرتاوە ئەقزێنرێتە مێشکمانەوە تۆ ئەبێ لە خوا بترسی بەبەر خوا کەسێکی تۆقێنەر نییە خوا ئەبێ هەمومان خۆشمان بێ ئەوش خۆشمان بێ یعنی ئەم شتانەوە لە مناڵەکە تۆ لە سەرتاوە باوکووە پیرۆزە دایکووە پیرۆزە خوشکوان نییە کە دێتە مەدرسە کابرایەک ئەبینێ بەرامبەری وەستاوە وەکو ئیسرائیل لێ دەبەرچێت ترس زائدەن ئەم قورسیی کە لەسەر شانێکی ئیتر خۆی نابینێتەوە ئەمە بەشێکی ئەو حاڵەتانەیە کە ئێمە لە بنەڕەتیەوە زائدەن ئەو سەرس خراپەی کە لە پەروەردەی نەکرد لە پەروەردەی هەرێمی کوردستانە بگرێت لە پەروەردەی بەشێکی زۆری وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەم شکڵە مناڵ و ئینسان بەخێوەکەن خاڵی دووەم یا سێەم نەبوونی کتێبخانە برادران ئاماژیان پێدا لە ماڵەکان ئەمە بەشێکی زۆر مەترسیدارە لە ژیانی فەرهەنگی و لە ژیانی کۆمەڵایەتی لە ڕاستیە ئەگەر هەر ماڵێک کتێبخانەیەکی لە ماڵە هەبێت گریمان هیچ کام لەو مناڵانی تۆ حەزیان بە خوێندنەوە نەبوو هەر ڕۆژێک لە ڕۆژانی چێکیان دەست بۆ کتێبێک ئەبات لە خۆیەوە بێزارە بێ شتێک ئەبات ئەگەر تەنانەت ئەگەر دەست بۆ کتێبش نەبا هەر ئەو کتێبخانەیە لە بەرامبەری بی جۆراوجۆری لێکات کاکسم کۆش وابزانە ئاماژەی پێ دەناسان بەیان خانە خەڵک دێتە ماڵەکە من لەم جژنە دوو کەس هاتووەتە ماڵەکە مامۆستا کتێبەت خوێندوێتەوە کەواتە کتێب لە ماڵی نییە کە ئەم هەم کتێبەت خوێندوێتەوە کەواتە کتێب لە ماڵی نییە بۆیە زۆر زەڕوریە هەر یەکێ لە ئێمە ئەگەر ڕەفەیەکی بچووکش بێت شەش حەوت کتێبێکی لە سەر بێت ئەم مناڵە زەڕوریە ببینێت وەکەوەی ئەمان ئاماژیان پێدا لە بری ئەوەی مەسەلەن تۆ تەماشا کرد بۆ مناڵی ئێمە کە جەژنەکەی هەمووی لەمانچە ئاکڕێت ئێمە بە شتێکی ئاسایی تێگەین بەڵام ئەمە حاڵەتێکی زۆر مەترسیدارە ئەمانە هەمووی کاریگەری ئەوەی وا لە ئینسانەکە کە بیر لە خوێن ئەسڵان وای لێ هاتووە ئێستا ئینسان کتێب پێی ئایبە کتێبەوەی دەست بەڕاستی خاڵێکی تر ئەو کەسانن کە شعر و چیرۆک و ڕۆمان دەخوێنەوە منش قسەکەم ئەخەمە پاڵ قسەکەی خاتوبەیان لە دژی سەکۆ محەممەدی ئێمە ناکرێت بەو شکڵە ئیش بکەین کە خوێنەر بێت ئێمە بۆیە ئەمانێت ئەشکالێتی خوێندنەوە
یا خوێنەر نەهێڵین ئەوەیە ئەمانەوە خوێنەر بگاتە ئاسی نووسەر ناکرێت کانت بێ بە زمانی من بنووسێت ناکرێت نیچە بێ بە زمانی من بنووسێت ناکرێت نووسەرێکی گەورە بێ بە زمانی کەسێکی یعنی من زۆر جار بینیومە ئەڵێ بۆچی ئێمە گۆران و فایقێکەس و ئامانی کە لە قۆرناغی کلاسیکە بە تایبەتی لە مەدرسە خوێن ئەوانەمان لەبەرە شەیری ئێستا لەبەر ناکرێت لەبەر شەیری ئێستا هەڵگیری پەیامی ئینسانی و بەشێک لەجار پەیامی فەلسەفی و فکری شەیری ئێستا لەبەر ناکرێت کەس لەبەری ناکرێت بە شعری خۆناغی کلاسیک شعرێکە شعری خۆناغی حەداسە و ڕاستەکەیی شتێکە کە یەکێتی بابەتێکیانە وێنەیەکیایە بۆیە منش لەگەڵ ئەوەیان نیم نووسەر نەک بەمانە ئەوەی کە خۆی بە کبریە بزانێت دابەزێتە ئاستی خوێنە نە بەمانە عەقڵیەکەی ئێمە بۆیە قسە لەسەر ئەشکاریەتی خوێندنەوەکەی بۆی خوێنەر بگاتە ئاستی نووسەر جا بۆیە لێرەدا ئەوانەی کە چیرۆک شعر ڕۆمان ئەخوێننەوە بەو پێی ئێمە لە ڕۆشنبیری کوردیە نەخاوەن میتۆدی فکری خۆمانی نەخاوەن فەلسەفەی خۆمانی و نەخاوەن دنیابینی خۆمانی بۆیە کاتێکە ڕۆمان من ناڵێم هەموو ڕۆمانێکیان هەرچیەکێک هەموو شعرێکە بەڵام باس لە عامەکە بە شکڵێکی عام نابینی ڕۆمانێک ڕەهەندێکی فکری فەلسەفی تیایە بەڵام تایەکی بۆ مانایە نییە زۆر جار پرسیارە لە دروستەکە خۆی پرسیار بەشێک لە ئیشکردن لەناو فەلسەفەیە پرسیار و گومانە زۆر جار وتومەتەوە یەکێک لە قسە جوانەکانی گرامشی ئەڵێ ڕەشبینی بە ئیرادە لە گەشبینی بە ئیرادە گرنگترە کە تۆ گەشبینێکی بە ئیرادە بووی پرسیارێک لەلا دروستە بەڵام ڕەشبینێکی بە ئیرادە بووی گومان لێ دروست گومان لەلا دروستە بێت پرسیارێک لەلا دروستە بێت بۆیە ئێمە پێویستە بەردەوام گومان لە نووسین بکەین گومان لە پەروەردە بکەین گومان لە دەسەڵات بکەین گومان لە مێژووی خۆمان بکەین جا ئەمانە هەندێک جار لەناو ڕۆمان و شعری کوردی ئێمەیان نابێت بۆیە خوێنەر تەنها سوود لەو چێژەوە دەگرێت بە تایبەتی فترەیەک ڕۆمانی کوردیش وەکو ڕۆمانە عەرەبیەکان خەریکی کارکتەری یان فیگەری چی پێڵێن ئیرۆتیکی دروست دەکرد ئەمە وای کردبوو یعنی قۆناغێکی وەها یان باردۆخێکی وەها پێیا بوو ئیرۆتیکی بوو بەشێک لە شعر و لە چیرۆک و لە ڕۆمانی کوردی خاڵی جەوهەری ئێمە لە ڕاستیان بۆ ئەشکالێتی خوێنەر وە یان ئەشکالێتی خوێنەر قسە نەکردنمانە لەسەر مێژووی خۆمان لەسەر پەروەردەی خۆمان لەسەر سیستەمی خۆمان لەسەر ئایندەی خۆمان ئێمە زۆر جار باس لە ئەدەبی کلاسیکی کوردی بکەین بەڵام قەت ڕۆژێک لە ڕۆژان بە گوتاری کلاسیکی کوردیان نەچوونێتەوە قەت ڕۆژێک لە ڕۆژان بە پەروەردە نەچوونێتەوە قەت ڕۆژێک لە ڕۆژان بە دۆخی کۆمەڵایەتیان نەچوونێتەوە دۆخی کۆمەڵایەتی ئێمە لەبەرەوەی زمانمان زمانێکی کشتوکاڵیە دیرگا و یامان ڕوئیەیەکی کشتوکاڵیە ئەدەبمان ئەدەبێکی کشتوکاڵیە و خۆشمان تاکو ئێستا یعنی بنبەخشن من ئەڵێم هەندێک جار بیرەکەین و ئایا ئێمە نەتوانین یاکێڵێک یعنی تاکو قۆناغە ئێمە شانازی بە خێڵ و بە عەشەت و بەم جۆرە شتانەوە ئەمە زۆر خەتەر زۆر مەترسیدارە لەسەر ژیانی فەرهەنگی ئێمە کە ئەڵێن گوتاری ڕۆشنبیری ئێمە زۆر جار ئەچینە سەر حاجی قادیر کۆی بۆ پێی حاجی قادیر کۆی لە قۆناغی هەژدەیە لە ئەستەمبول ژیاوە نەکرد حاجی قادیر بەشێکی زۆری شاعرانی سەردەمی کلاسیک لەو سەردەمە لە ئەستەمبول ژیاون و هەندێک برادەر ئەڵێن حاجی قادیر کۆی سوودی لە ئەحمەدی خانی وەرگرتووە بەڵام ئەحمەدی خانی لە قۆناغی هەژدەیە ژیاوە هەموو گەشەکردنەکەی ئەستەمبول لە قۆناغی هەژدەیە قۆناغی هەژدەی سەردەمی ئەستەمبول واتە سەردەمی ئیمپراتۆرێتی عوسمانی ئیمپراتۆرێتی عوسمانی ئیمپراتۆرێتێکی ئاینی بوو ئیمپراتۆرێتێکی داگیرکاری بەڵێ ئەو کتێبە ئیمپراتۆرێتێکی داگیرکاری هەوڵی داگیرکردنی هەموو جیهانیدا ئەوەی لەو کتێبی کاکزایر ئاماژەی پێدا لەو کتێبەیە ئەو نووسەرا ئیسماعیل مەحموودی کوڕێکی گەنجی ڕۆژهەڵاتیە باس لەوە ئەکات ئەڵێ گوتاری تازەگەری ئێمە لە ئەستەمبولەوە سەرچاوی کردو ئەگەر بڕوانین سەیری ئەستەمبول و سەیری ئەو قۆناغە بکەین لەو قۆناغەیە ئەستەمبولکاری جگە لە داگیرکاری جگە لە بە ئاینکردن
هیچ شتێکی پێشکەش بە دنیای معریفە نەکردووە. ڕاستە حاجی قادری کۆیی درکی بە هەندێک شت کردووە، مەسەلەن نەکرد حاجی قادری کۆیی بگرە بە درێژایی سەدەیەک شاعران و نووسەرانی ئێمە ئەمەندەی بە دەوری جەستەی نیشتیمان نەسوڕاونەوە ئەوەندە بە دەوری عەقڵی نیشتیمانە نەسوڕاون. پاندان، پند، ئاگاداری هەموو شعرەکان یعنی حاجی قادری کۆیی بڕن تاریخ دوانەکەی حاجی قادری کۆیی هەمووی ئاگاداریە، هەمووی ئەم ئاگاداریە خۆشتێکی خراپ نییە، بەڵام حاجی قادر کۆیی خۆی ئەو پیاوەش لە کتێبەکەی ئەڵێ حاجی قادر کۆیی نەخاوەن میتۆدە، نەخاوەن فکر، نەخاوەن فەلسەفەیە، بەڵام ئەو دێ ئەڵێ ئێمە لەڕێی تورکیا لەڕێی ئەستەمبوڵەوە گوتاری معریفی ئێمە گوتاری تازەگەری ئێمە گەشەی کردووە. ئەگەر بڕوانین لە مێژووی ئەستەمبوڵە لەسەر طبعاً ئەستەمبوڵ خۆ لە ڕەزان بە چۆنە ئەڵێ چۆن داگیر کراوە من نامێنم بەسەر ئەو خاڵە. ئەگەر تەماشای ئەو قۆناغە بکەیت ئەستەمبوڵ لەو سەردەمەیە سوودی لە مەسائلی سەنعەتی ئەوروپا وەرگرتووە، سوودی لە فکری ئەستەمبوڵ وەرنەگرتووە. بۆیە کاتێک کە قسە لەسەر قۆناغی هەژدا ئەکەین یان لە سەردەمی حاجی قادری کۆیە یەک مفەکری تورک نابینی کە ئێمە کاریگەری بەسەر دنیای ئەدەبی ئێمە یا بەسەر دنیای تازەگەری ئێمەوە هەبێت. یەک فەیلسوفی تورک نابینیوە، بەڵام ئەوەی ئەیبینینەوە ئەو فۆرمەیە لە تازەگەری لە بنیادی شار و لە طبعاً خۆمان نەزانین لە سەردەمی داگیرکاری یا لە سەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانی هەم زەوی هەم دەریا بەدەستی ئەمان بووە، بۆیە هەوڵیان داوە ئەوەی لە ئەوروپایە بینێنن جگە لە فکر، جگە لە معرفە. لەو سەردەمەیە حاجی قادر ئەوەی کرد زۆر گرنگە، حاجی قادر لەو سەردەمەیە ئەم دێڕات لەو سەردەمەیە هەست بە چەوسانەوەی دەتەوەیەکە ئەم خاڵی زۆر گرنگە. خاڵێکی تری زۆر گرنگە حاجی قادر کۆیی لەو سەردەمەیە ئاماژە بەوە ئەکە ئەڵێ کورد پێویستە چەکی مۆدێرنی هەبێ، وەک ئەوەی ئێستا چۆن تا چەک و خاوەن هێزی سەربازی گەورە و فڕۆکەی گەورە نەبی ئەمریکا پشتی دێنە. زۆر سپاس بۆ بوونەکەت.